ئەمڕۆ ئەمریکا جیهان ڕادەگرێت. لە نێوان بربژێرە ڕەو و توندڕەوەکەدا کێ بارگە و بنەی دەباتە کۆشکی سپی؟ دوای هەڵمەتێکی چڕی هەڵبژاردننی هەردوو پارچە ڕکابەر و کاندیدە سەرسەختەکەی دیموکرات و کۆماریەکان دوای دەیان ئاڵنگاری تند دوجار ئەمریکیەکان گەیشتنە و ساتەی کە یەک لەو کەسانە ساغ بکەنەوە کە 4 ساڵی داهاتوو نەخشەی ئابووری کۆمەڵایەتی و سیاسیان دەکێشێت. ئەمڕۆ نەک تەنها 54 ویلایەتەکە بەڵکو تەواوی دنیا سەرقاڵە بە هەڵبژاردن و دیاریکردنی سەرۆکی بەهێزترین دەوڵەتی دنیا رووسیا، چین، ئەوروپا و ئەمریکای لاتین، وڵاتانی عەرەبی و ئێران و گروپە میلیشیایەکان لە ئەفریقا و ئاسیا تەواوی کۆمپانیا زەبەلاحەکان و تەنانەت بۆرسەی جیهانیش چاویان لەسەر ئەم پرسەیە. ئەمریکیەکان دوو بژاردەیان لە بەردەمە کە یەکیان کامالا هەریس کاندیدێکی میانگیری دژە جەنگی سیاسەتەکانی رووسیا، چین و ڤەنزوێلایە، یاخود لانی کەم دژی بەریەکەوتنی ڕاستەوخۆ و جەنگی پێبەپێیە. تەنانەت لە بەرامبەر ئیسرائیلیش دان بە خۆداگرە و جگە لە دەرگا خستنە سەرپشت، بەڵام هێشتا دوورە پەرێزێکی سێبەرە. هەرچی دۆناڵد ترامپیشە کاندیدێکی تند و پۆپۆلیست و دژە رووسیا و چین و ئێرانە، چاوی بەشێک لەو ئەمریکیانەی لەسرە کە پێیان وایە بێ ئاگایی و هەڵە کوشندەکانی بایدن شکۆی ئەوانی شکاندووە. دەرچوونەوەی ترامپ واتە لە قاڵبدانی ئێران و هاودەستەکانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چوونە نێو جەنگی ئابووری لەگەڵ چین و داخستنی دەرگا بە ڕووی کۆچبەراندا. ئەمڕۆ کامالا هەریس بە تەواوی پشتی بە چینی ناوەند و فەرمانبەر و ئەوانە بەستووە کە دژی لەباربردنی منداڵن بە پێچەوانەی ترامپ کە پشتی بە دەنگی پشتیوانی بزنسمان و کارکەر و خاوەنکار و توندڕەوە ئەمریکیەکان بەستووە. لە کەمپینەکەی ترامپدا دەیان سەرمایەدار بە $100 میلیۆن بەشدار بوون و لەسەر و هەمویانەوە ئیلۆن مەسکی خاوەن کۆمپانیای تێسلا بوو. لە سەراستی دەرەوە کامالا پشتیوانی یاخود هاوسۆزی ئێران و ڤەنزوێلایەکانی هەیە و ترامپیش پشتیوانی وڵاتانی ئەفریقی و سعودیە و ئیماراتی هەیە و ئەوانیش بە $100 میلیۆن بانگەشەی بەلاشیان بۆ سەرۆک ترامپ کردووە. ئەوروپیەکان بوونەتە دووبەرە بەرەی وڵاتانی ناتۆ و یەکێتی ئەوروپا بە تەواوی ترسیان لە دەرچوونەوەی ترامپ هەیە و دەڵێن ترامپ دەربچێت تەواوی پشتیوانی ناتۆ هەڵدەوەشێنێتەوە. بەڵام بەریتانیا دژبەر نییە و پشتیوانی هەنگاوەکانی دۆناڵد ترامپە و نەخشە و ڕەسمی نوێی سیاسی و ئابووری خۆی لەسەر هەنگاو و پلانەکانی سەرۆک ترامپ داناوە. ڕووس و چینیەکانیش لەم خولەدا بە تەواوی سوودمەند بوون لە بێئاگایی و خەوتن و خەیاڵات سوناویەکانی سەرۆک بایدن و لە بێئاگایی سەرۆکدا زۆر پلان و پرۆژەی خۆیان دەیان هەنگاو بردە پێشەوە. هەر بۆیە ئەمڕۆ ئەوانی چاویان لەسەر کەوتنی ترامپ و دەرچوونی کامالا هەریسی میانڕەوە. هەڵبژاردنەکانی ئەمریکا لە ڕووە ئابووریەکەش کاریگەری قورسی هەیە و ئەمڕۆ نرخی نەوت، زێڕ، کانزاکان و دراوە ئەلکترۆنیەکانیش گۆڕانیان بەسەرداهاتووە و هەمووان لە چاوەڕوانی سەرۆکی ئەمریکادان چونکە هەر یەک لەو کاندیدانە پلانی تایبەت بەخۆی بۆ بازاڕ هەیە.